بەرپرسانی کورد ترسیان لە جێبەجێکردنی پرۆژەی هیلالی شیعی کە لەلایەن وڵاتی ئێرانەوە سەرپەرشتی دەکرێت لێ نیشتووە. بەو پێی پرۆژەکە لەسەر خاکی کورد و بە دیاریکراوی لە ناوچە کێشە لەسەرەکان جێبەجێ دەکرێت. ناوەڕۆکی پرۆژەکە گواستنەوەی شۆڕشی ئیسلامی ئێرانە بۆ وڵاتانی دەوروبەر و بەستنەوەی ئێرانە بە دەریای سپی ناوەڕاست کە ئێران بۆ ئەمە پێویستی بەکردنەوەی هێڵێکی وشکانیە کە ئەو هێڵە بە خانەقین و خورماتوو و کەرکووکدا تێپەڕ دەبێت تا دەگاتە نینەوە و لەوێشەوە بۆ سەر سنووری سووریا و هەوڵەدەن ئەم مەشروعە کە لە مێژوو سیاسیە پێی دەڵێن هیلالی شیعی کە ئێستا دەستی پێی کردووە و من پێم وایە وردە و دەمەترسی ئەوانە لە نەفتخانە و خانەقینەوە هاتووە ئەوە لە خورماتوو ئەڕوا بۆ تازە و هەتا شنگال درێژە بێتەوە و ئاچێتە ناو وڵاتی سووریاوە چەندین وڵاتی ترێک ئەگرێتەوە بۆیە دەبێت کورد بە وریایی مامەڵە بکە و کوردیشە بێ مەشروعی هەبێ و کوردیشە بێ بڕیاری خۆی هەبێ چونکە ئەمە ئیشکردنی تەرەفی بەرامبەرە لەسەر خاچی ئێمە لەسەر نیشتمانی ئێمە لەسەر گەلی ئێمە لەسەر ناوچێکی گرنگی ئێمە دەبێت سەرکردایەتی سیاسی بە دەنگەوە بێن و بڕیاری خۆیان بدەن بۆ ئەوەی قسەمان هەبێت و لەمە زیاتر پێشڕەوی نەکرێت لەسەر خاچی کوردستان. لە ئێستادا بەشێکی پرۆژەکەی ئێران جێبەجێ بووە بەو پێی هێزەکانی حەشدی شعبی کە ئێران بۆ جێبەجێکردنی پرۆژەکەی پشتیان پێدەبەستێت گەیشتونەتە دیالە و سەلاحەدین و نزیک کەرکووکیش لەو لاشەوە گەیشتونەتە تەلەعفەری نزیک سووریا و تا ئێستاش لەمپەر لە بەردەم پرۆژەکەدا دروست نەبووە بەڵام پێدەچێت لە سنووری نینەوە پرۆژەکە گرفتی بۆ دروست ببێت. گومانیتیانە کۆماری ئیسلامی ئێران خاوەن پرۆژەیەکی استراتیژی قوڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەش بە تایبەتی لە دوای 2023 ئیشی لەسەرەکە ئەوەیە کە مەزهەبی شیعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەرە پێ بدات ئەوەش بە طبعاً لە پشت ئەمەوە خیتابێکی دینی زۆر گەورە ڕاوەستاوە کە ئەم خیتابە دینیە ڕۆژانە لە وڵاتانی سووریا عێراق ئوردون بەحرین یەمەنە خۆی ئەبینێتەوە بەشێک لە ڕۆژهەڵاتی سعودیش خۆی ئەبینێتەوە ئێران زۆر بە عەقڵی زۆر بە قوڵی ئیش لەسەر ئەمە ئاکاتەوە. لە ئێستادا بەشێکی زۆری ئەو هێڵەی کە ئێران دەیەوێت پرۆژەکەی لەسەر جێبەجێ بکات لەژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەدایە بۆیە ڕەنگە لە داهاتوودا پێشمەرگە ببێتە گرفت لە بەردەم پرۆژەکە و لە سنووری مووسڵیشەوە حەشدی نیشتیمانی گرفت دروست بکات. ئەم پلانم پێم وایە بە حکمیەوەی ئێران سەرپەرشتی دەکات سەردەگرێت بۆیە کورد پێویستە زۆر بە وریایی تەعامل لەگەڵەما بکە بێ بە سیاسەتێکی زۆر ورد و ژیرانە لە عێراقدا ئەوەی کە جێی مەترسیە بۆ کورد ئەوەیە کە بەشێک لەو هێڵە دەکەوێتە ناو سنووری کوردستانەوە ناو سودا بەڕێناوەکان کە بۆ جێبەجێکردنی ئەم پلانە هاتن حەشدی شعبیان تەشکیل کرد و لە پاڵ ئەوەدا کە بە یاساییان کرد. پرۆژەی هیلالی شیعی تەنها ڕەهەندی ئاینی و سەربازی نییە بەڵکو ڕەهەندی ئابووری گەورەشی هەیە بەو پێی ئێران دەتوانێت لەم ڕێگەیەوە ئابووری خۆی بە وڵاتانی دەوروبەر تۆکمەتر بکات و بەرپرسانی حەشدی شعبیش نایەنەوێت قسە لەسەر ناوەڕۆکی پرۆژەکە بکەن. من ئەم پرسیارە هیچ زانیاریەکم لەسەری نییە. چڕکردنەوەی هەوڵەکانی ئێران بۆ جێبەجێکردنی پرۆژەی هیلالی شیعی لە کاتێکدایە هێزەکانی حەشدی شعبی تا دێت بەهێزتر دەبن و کورد و سونەش خاوەنی پرۆژەی تۆکمەنین بۆ بەرگرتن بە جێبەجێکردنی پلانەکە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.